الذين تولوا قوما غضب الله. ئەنجومەنی پێنجوەنی کۆمەڵی دادگەری بە دروشمی ڕازگۆین لەگەڵتان هەڵمەتی بانگەشیان بۆ سەرخستنی لیستی 285 کۆمەڵی دادگەری دەست پێ کرد. سەرۆک لیستی کۆمەڵی دادگەری لە بازنەی سلێمانی دەڵێت دەبینە دەنگی خەڵکی و داوا لە وڵاتیان دەکات بە پەرۆشەوە بچنە سەر سندوقەکانی دەندان و متمانە ببەخشن بە کاندیدانی کۆمەڵ. و هەر کاتێک ئیهانە بە پیرۆزیە کرابێ کۆمەڵی دادگەری کوردستان ئامادە بووە لە خارج بێڕێزی بە پێغەمبەری نازدارمان صلی الله علیه وسلم کراوە لە هەولێر ڕێپێوان کراوە مامۆستا عەلی باپیر خۆی بەشدار بوو و بە درێژایی ساڵان کە هەر کاتێ بێڕێزیەک بە قورئان بە فەرموودە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم بە زانایان کرابێ بە پۆشاکی ئیسلامی کرابێ ئەوە کۆمەڵی دادگەری خاوەن موقوف بۆ خاوەن ڕێز بوو. کۆمەڵی دادگەری بەشێکی تری لەوێ خزمەت بە ژینی خەڵک بکە لەبەرەوە لەکوێ ناڕەزایەتی بووە کۆمەڵی دادگەری هەبووە، لەکوێ ناڕەحەتی هەبووە کۆمەڵی دادگەری هەبووە. یەک دەستگای قیت کردووەتەوە کە دەستگای بەخشینە بۆ خزمەتی خەڵکی، دەیان خانووی بۆ هەژاران دروست کردووە، سەدان مناڵی بێباوک سەرپەرشتی دەکات، هەزارەها نەخۆشی هاوکاری کردووە. چاوەڕوانی و داوامان لە جەماوەری کوردستان ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک کاندیدی بەڕێز و کۆمەڵێک کاندیدی خەمخۆری ئەم نیشتیمان و دین و ژینی جەماوەرەکەمان بربژێر کردووە بۆ ئەوەی کە بتوانن لە بەغدا ڕوبەڕووی ئەو داواکاری و ئەوانە ببنەوە کە گەلەکەمان پێویستێتی. بۆیە داواکارین لە جەماوەری کوردستان کە پاڵپشتێکی باشمان بکەن بەدەممانەوە بێن بۆ ئەوەی باشترین بربژێر بنێرینە بەغدا بۆ داکۆکیکردن لە مافەکانی گەلی کورد. ئەندامان و دۆستانی کۆمەڵ بە پەرۆشەوە لە هەوڵی سەرخستنی لیستەکەیان و هیوایان زۆرە بە سەرکەوتنی کۆمەڵ. جیاوازی کاندیدانی کۆمەڵی دادگەری لەگەڵ کاندیدانی تەواوی حیزبەکانی ترە بەڕوون و بە ئاشکرایی دیارن. کاندیدانی کۆمەڵی دادگەری هەمووی کەسی بەتوانە و بەهێز و کەسی دەستپاک و دەمپاک و ئەمینن کە شایستەی ئەوەن کەوا بیانکەین بە نوێنەری خۆمان هەم لە پەرلەمانی کوردستان و هەم لە پەرلەمانی عێراق. و ئێستا کە ئێمە 11 قەرارە هەڵبژاردن کرا بۆ پەرلەمانی عێراق، داوا لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەین کە بۆ ئەم جارە دەنگ بدەن بە کاندیدانی کۆمەڵی دادگەری. کاندیدەکانی ئێمە خەڵکانێکی دەستپاکن، ئەمانەت پارێزن، کاتێک چوونەتە عێراق بۆ پەڕی مەسئولیەتەوە بۆ پەڕی لێپرسراوێتیەوە ئەدای کاری خۆیانیان کردووە و زۆرینەی با بڵێن ئیشەکانیان بە ڕێکوپێکی و بە سەرکەوتویی ئەنجام داوە دڵسۆزانە بەبێ ئەوەی فەرقی هیچ کەسێکی کورد بخەن، ئەوەشی کە دەنگی پێناون و ئەوەشی کە دەنگی پێیان خزمەتی هەموو کوردیان کردووە. بڕیار وایە لە 11 ئەم ساڵ هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕێوە بچێت. کۆمەڵی دادگەری بەنیازە پشتیوان بەخوا و پاشان بە هیمەتی دۆست و لایەنگرانی کۆمەڵ زۆرترین کاندید بنێرێتە پەرلەمانی عێراق تا زۆرترین خزمەت بە دین و ژینی هاوڵاتیانی هەرێم بکات. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام، خەزای پێنجوەن.